ڕاستپاردەی سەرۆکوەزیران مەسرور بارزانیە لە کفری جێبەجێ دەکرێت. نەخۆشخانەی شەهید خالید گەرمیانی لە کفری یەکەم بڕیاری بۆ کرایە کردار. هۆڵی نەشتەرگەری و زیادکردنی چەند بەشێکی دیکە لە ناو نەخۆشخانەی شەهید خالید گەرمیانی، هێنانی دکتۆری بێهۆشکەر، دابینکردنی جیهازی سیتیسکان و MRI. ئەمە سەرڕای هێنانی 3 ئەمبوڵانس کە پێشتر بڕیاری لەسەر درابوو. ڕاستپارتە فەرمانی بەڕێز ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی کە دابین کراوە بۆ قەزای کفری. من دەستخۆشیان لێ یەکەم بۆی لە نزیکەوە تێبگەین لە یەک لە معاناتەکانی شاری کفری، بۆی ئەو هەوڵانەی کە لە پێشتریش داوامانە ئێمە نەک لە ئێستا بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە. هەوڵدەدرێت بە گوڕوتینی تازە پزیشکان بێنە سەر دەوامی خۆیان بۆ ئەوەی لەمە دووە خەڵک ناچار نەبێت لە کفریەوە بچێتە سلێمانی یان کەلار یان شوێنەکانی دیکە بۆ ئەوەی چارەسەری پزیشکی وەربگرێت. بەڵێنەکانی سەرۆکوەزیران بۆ کفری بە کردداری چووە بواری جێبەجێکردنەوە. داواکارە تەندروستیەکان وەکو یەکەم هەنگاو پێکێنانی لیژنەیەکی تەندروستیش بۆ زیاتر بەدەمەوە هاتنی گرفتەکانی خەڵکی کفری لە ڕووی تەندروستیەوە. لیژنە تەندروستیەکە لە نزیکەوە هەڵسەنگاندن و بە دوواداچوون بۆ کێشە و گرفتە تەندروستیەکان و داوای مانگرتوانی کفری کرد. مناقەشەی ئەو کێشانە ئەکەین کە هەیەە و ئێستا نووسراوێکیان ئاراستە کردین، ئینشەڵڵا ئیش لەسەر و نووسراوە ئەکەین و خۆشمان بە دوواداچوونی فعلیەکەین بۆ کێشەکانیان. هەندێک داواکاری مانگرتوان پێویستی بە پارەی نەختی نەهەبوو کە ئێستا گەیشتووەتە ئیدارەی گەرمیان. 269 ملیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی یاریگا، 49 ملیۆن دینار بۆ پێداویستی وەرزشی تیپەملیەکانی کفری، 400 ملیۆن دینار بۆ لێدانی 5 بیری ئاوی خواردنەوە. لیژنێکی تایبەتیش سەرپەرشتی خەرجکردنی پارەکان دەکات. لە ڕووە وەرزشێکەوە نوێنەرێکی ئەمە وەکو خۆپیشاندەران چوونەتە ئەوێ و لەگەڵ ئیدارەی گەرمیان دەرخستەیان بردووە و نوێنەری ئێمە بێ و چاودێری پرۆژەی نۆژەنکردنەوەی یاریگای ئیمام جەلال مەسوەیی و وەچۆنێتی دابینکردنی پێداویستی وەرزشەکان بۆ تیپەملیەکان دەکات. مانگرتنی کفری بووە 2 هەفتە. لەژێر خێمەیەکدا دەیان چیرۆک لەدایک بوو بۆ داوای ماف بە ڕێگەیەکی شارستانی. تەنانەت فێرکردنی منداڵانیش بە زمانێکی مەدەنیانە بۆ داواکردنی مافەڕەواکانیان لە چوارچێوەی یاسادا. ئارام بەختیار، کوردستان 24 کفری.